مەمەرە بە تەماشای ئەو یادگەرە تاڵانەی 29 ساڵەوە پێش بکەین کە چەند لە ماڵ و منداڵی ئێمە کردو چەند لەو خەڵکە کردو هەمویان خانەکەیان لێ کردین بە قەسابخانە. ئەو یادگاری تاڵی ژیانی ئێمە تێدا لەناو چوو با بیبینینەوە. حاج علي بعد ابوي بعد دماغي عمر حاج علي عمر تشاوشيني وبعد مكسر دماغ بيروز يا أمك واتاك يا أمك going to on the Sounds good. Yeah. کاکە گیان باشن ئەحواڵتان وەڵی بە دوای ماڵێکدا دەگەڕین پرسیارێکمان هەیە لێتان ماڵی کاک حەسەن و حوسێن هەیە لە ساڵی 94 ماڵەکان بردومان کراوە ئێوە بیرتانەوەی 94 کە بۆ ئەو کابرای گۆچانی چەند کەس شەهید شەهیدەکان دابوو ئێران تۆ بارانی بۆ کردن و
شرويني أخوه لەگەڵماندی بۆ ئەوێ زۆر باشە زۆر باشە زۆر سپاس دەستان خۆش بێ و زۆر سپاس ئەزێتان کێشە هەربژی ئەو هاوڕێمان هەر لەگەڵ خۆمان ئیش دەکا لە ئوسترالیاوە هاتووە هەر هاوڕێی خۆمان. سلام علیکم کاکە گیان چۆنی؟ ئەحواڵ چۆنە دەنگ و باست باشی؟ ئەحواڵ چۆنە ماڵی کاک حسن لێنی والله ماڵی کاک حەسەنە ئەوەیە؟ ئێرە ماڵی کاک حوسێنە؟ زۆر خۆشحاڵ بووین ببینینتان کاک حەسەن و کاک حوسێن لێرە نین ئێمە بە دڵنیاییەوە دینە خزمەتتان ئەگە بکرێ ژمارەی کاک حەسەن یاخود کاک حوسێنمان پێ بدەیت بالامان بێت ڕقەمی شەشی هەشتی نەوەت و چوار هەر چوارەوە قەڵازێ لە بەری بیانەوە قەسڵ دەگەر خەڵکانێکە بوو شەویش لێرە خەوت بوون یادیگی لە ڕۆژە تاڵە دەکەینەوە کە ئیشەڵڵە قەت نایبینەوە کە بەسەر شارەکانمان و بەسەر خۆمان داهاتوە کە بە تایبەتی بنە ماڵی ئێمە لە ماڵی حەسەن و حوسێنی حاج عەلی هەمووی ئیبادە بوو شەهید بوون خەڵکانیش تێدا بوو ئێمە خەڵکی زۆری تێدا بوو لەبەر ئەوەی ماڵمان لێرە نزیک بوو هاتنی ئەو خەڵکانە منداڵیان پێبوو پیرێژم بوو نەخۆش بوو بزانی پێداویستی ژیانیان چییە ماڵەکەمان لێرە بوو بۆ یارمەتیان بدەین بۆ شتیان بۆ بێنین وەکو خواردن و خواردنەوە و شت بۆ منداڵەکانیان نان لەبەر ئەوەی ئێمە نزیک بوونی شتمان دەکەم بەس ئەو خەڵکی ئێرەکە هاڵ بوو هەر خۆی ڕای کرد بوو بۆ ئێرە کە لە کاتی تۆپبارانەکەدا نەیانوێراوە بچنەوە دەریان ئێمە لەو کاتەدا خێزان و عایلە و خزم و کەسکاری خۆم هەمووی لە ماڵی من بوون ئەنی پیاوەکان لە ژێر زەمینەکە بوون ئافرەتەکانیش لە ناو خانۆکەدا بوون لەو کاتە حوسێن برام هات تەمە خەڵکە کە تینوی بوو گەرما بوو شەشی هەشتی نەوەت و چوار مانگی هەشت فعلەن ئاب گەرمایە مۆلدی کارەبام هەبوو بیرم هەبوو حوسێن هات مۆلدی بوەڵکردن ئەو خەڵکە ئاوی دانێ و دەم و چاویان شوشت و ئێران خەسفی دەکرد بە مەدفەعی ئێمە گەڕاینەوە لە ماڵەوە دانیشتین ئەمە لە ژێر زەمین بووین ئافرەتەکە ئەوی ئای خواردەوە من تکام لێکردن کوتم شەڕ نەبڕەوە بڕۆنە ژوورێ خێزانی من خۆعافیکە وتی حەسەن مردی نەژوورێ زۆر گەرما کارەبای نەکتم ئاخر گەرما بێن نەک بفۆتێن ئیتر ئەو قسە بوو تقریبن ئەوە من لە نۆنی ئەو قسانەمان کرد دەو چارەک دەو بیست لەوێ بووین کاتێکی تۆپەکە کە لە ناوی وێدامێ ژێر زەمینەکە بووین ئەو خەڵکانێرەیەک بۆ نمونە کەریم هێرۆی و عەبدولخالق دوانیان هاتن لێ ئاو بخۆنەوە لە کاتی کە دێ بەرەوە تۆپەکە لێیدا بوو دەم و چاوی ئەو کوڕەش وەکو دەرگاکەی لێدا هەم کون بوو ئەو خەڵکە لە یەک چرکە سەعاتدا هەمووی لە ماڵی منەگە هاتمە دەرێ هیچم بۆ نەکرا بەس تەنانەت ئەوەندە کە ئام کرد
کوڕەکەم بە باوشی داچەوە ڕوحی دەچوو بە سنجیکەوە بوو جگە لە داچی و لە هەر 20 نەفەرەکە بەس بۆم کوڕەکەم بە باوش بفرن چکە دوای 9 ساڵ ئەو کوڕم ببوو زۆرم خۆش دەویست بە باش فراندم لە ڕێگات تووشی کوڕێک بوو دێوەرگتم قاچم گۆی نەدەکرد بۆ خەستەکانە قەت لە بیرم داچێت کە ناوی حەمیدە کوڕی حەبێ بڵێ قادی حەسەنی میدە شوارە کاتێک کە چووین بۆ خەستەخانە دکتۆر عەبدوڕەحمان لێوە بوو دکتۆر عوسمان لێوە بوو لیان وەرگرتم ئیتر ئەو وەرگرتنەی ئاخیری بوو نەبدیتەوە ئیتر لەو کاتە من لە خەستەخانە بووم 29 ساڵە بەسام کارە ساتەدا ڕۆیشتووە ئێستا ڕۆزا بێسا کارە ساتەکە ڕووی داوە بەڵام زۆر بەداخەوە کەس فریای من نەکەوتووە من لەو کاتە لەو بەرهاتمەوە تەمە چاکچۆنی لەگەڵ ئایلەکان کرد پێداویستی وستان دەوێت سان ناوێ چوون بۆ ژێرزەمین لە دەنگی تەقەیەک بە خەبەراتنی چییە ئەدەبتمە هەموو دیناڕوخە ئەوەندەی دەنگکان کاتێکی لە ژێرزەمی کە ڕام کرد هاتمە ئێرە بەس لێ دیتم ئەن ئێرە چۆن گورێک لە حەیوان دەدا کۆمەڵکوژیەک لێرەکرا بوو ئەسڵەن کەسی نەدەناسەوە قەدی کە خێزانم بوو لە دەرگای مەزبەخە بوو کوڕەکەی لە باوەش بوو زیشی هەژمانگ و حامێدە بوو ئیتر ئەوانەی کە هەموو بنەماڵە و کەسوکاری خۆم بووم 8 بنەماڵ و 8 ئایلی لێرە کە منداڵی لێ 1 مانگە و 2 مانگە بووە ئەوانە هیچ زەمبێکیانە بۆ لە توپەت کرابوو ئەو سەقفە پانکەی لێ بوو ئەو سەقفە هەموو هەچی خوێن و پرچی ئافرەتە جلوبەرگیانە بە ناو سەقف و دیوارەکەەوە نووسا بوو لێرەوە ئەو تۆپە لەو لاوە هاتووە ئێران کە بۆی تەقاندون شوڕتەی دووەلی چاتووە ئەوە جێگاکەیەتی کە لێرەی داوە لەو دی ئەوەندەی پچڕاندووە ئەگەر لەو دی و هاتبا لێرە خەڵک نەدەکوژرا دیار بوو لێرە کە لێرە تەقینەوەکە هەمووی ئەوانە شەهید بوو ئیبادە بوومە ئەوجا لێرە ئەوانە کە ئاوە لە توپەت ببوون یعنی هیچیان دەنگیان لێ نەدەهات پاشی چەند ڕۆژێکە هاتمەوە ئێرە ویستم خۆم کوژم مناڵی حاجی علی دیارمەتیدا بارزانی هاتووە توانی ئاوە لێدار چۆ بەخێو بکەم خوا پێنج خوا بیستی چوار لەبەر لەو وێرانەیدا خوایە والله ویستم خۆم هەڵواسم دوای کوڕەکەم لە وتمە خوایە من کە خۆم کوژم ئەو کوڕە کێ بەخێویکە خۆی دوژمنانی کورد هەمویان حەز دەکەن کەس نەمێنە حەز دەکەن کوردێک لە هەر شوێن بێ کورد بێ بکوژرێ بمرێ لە توپەت بێ یەکتر بخۆن جەژنەی ئەوانە هەر چوادۆرەمان ئێمە داو و پیلانە لەو ماڵێ ئەو بەرماڵی کاکسماری کە ژێرزەمینەکە لەوێ من زیاتر لە هەفتەیەک وەک بێهۆشێک بوو هەر دەرزیان لێداومە و فکرکەمەوە لەبیر بچێتەوە ئەسڵەن ژیانی خۆم لە بەرچاکۆت بوو خۆشی دیام ڕۆیشت هەموو ساڵی لە 6/8/94 ڕووی داوە هەموو ساڵی لە 6/8 هەموو ساڵێک ئەو لافیتاڵ دەواستم و یادیان دەکەمەوە بە ڕۆژوش دەبم بۆ بە ڕۆژوو دەبم بۆی ئەو ڕۆژە هەزمەتی دوایەتی کەم ئەس باشکە جوازار بکەم لەگەڵ هەزارەکەدا بشێق ژیانی دیبادە کردیت لە توپەتیا کردیت خۆشی ژیانە بۆی من نێشتمە ئەوە پاداشتیان داینەوە یەکەم کەس ئاوی داوت یەکە تێکردووە بنە ماڵەکەم و خۆم و براکانم بووی دوای کارە باهێنانەوە قەڵاسی دەوروبارە بە لە هەموو ئاوەدانی مزگەوتەکان مەکتەبەکان خەستەخانەکان یارمەتی خوا و خەڵکمانداوە خەڵکی خۆم هاوان لە خەستەخانەیەدا پێشم بگە دەچم بوو ماسادەکردنەوە بەڵام زۆر بەداخەوە زۆر بەداخەوە ژیانیان لێتاڵ کردی زۆر بەداخەوە برینەکەمانەوەندە قوڵە یان نێچی باسی کەم ئەوجا سەرباقی ئەوەی ئەو 21 نەفەرە کە لێرە ئەو تۆپە لێرەدا 21 نەفەر قەسابخانە کۆمەڵکوژی لە توپەت کراو
ئەو سەقفە هەرچی خوێن و مووی ئافرەتانە پێوێ بووە بە 6 تەنکەر ئاو شۆراوەتەوە بە فرچە شارەوانیاتەوە حکومەتاتوە چەند ڕۆژێ بۆن خوێن لێرە داهات ئەو تەنکەرە ئاوە پێرەدارەکە خوێن گەشتێتەوە کرد مزگەوتەکە خوێناوی ئەو هەموو نەفەرانە 21 نەفەر قەسابخانە لە توپەت بکرێت سەرباقیەوەی کە دڵتە زێن و ناخەژێنە هەمووی ناشرا بەجێ خۆی گەیشت بە یارمەتی خوا خەرکی قەڵازێ خەرکی ڕانیە خەرکی بە شەرەفی سلێمانی هاتن نازانم ئەوانە چێژ لە چ دەبین دوژمنانی کورد بە کورد بە کوژ دەدەن تازە مناڵم بوو لە ماڵی دایکم بۆ بکە نزیکی ماڵکە حەسەن و کا حوسێن بوو سعات حوتی وە بۆ بەیانەکە بە دەنگی تۆپ بە خەبەر هاتین سعات حوت ئێمە هاتینە ژێرزەمینی ماڵ کاک ئیسماعیلی دارەشمانە کە بەرامبەر ماڵی کاک حەسەنی حاجی عەلی بوون بە ترسەوە لەو ژێرزەمینەمانەوە کە مناڵی بچووکمان زۆر پێ بوو هەمووی دەگریا لە برستان و هاوەریان بوو کە لە ژێرزەمینەکە هاتینە دەرەوە لە دەرەوە هاواریان دەکە دەیانگو شەڕ نەما تۆپ نەما وەرنە دەرەوە ئەو خەڵکی کە لە ژێرزەمینەکە هاتە دەرەوە هەمووی بۆ دەنگ و هاوارە هاتینە ماڵی کاک حەسەن کە هاتین قەدری خان یعنی بڵێن هەندێک شتی حازر کرده بوو کە یعنی خزمەتی ئێمە بکات من کە خۆم یەکەم کەس بووم کە مناڵی ساواکەم پێ بوو کە هاتم کەشت مەژوورەوە مرۆت خان کە خێزانی کوڕیپورم بوو ئەویش کە شەهید بوو لەو حادیسەیە مناڵەکەی لە من وەرگر کە کچەکەم میزی دەهات لانەخان تەنگاو بوو وتی دایە تەنگاو منیش وتم هێنامە دەرەوە بۆ سەر ئاو ببەم وا بوو مناڵە بچووکمدا بە براژنە مرۆتم چوومە حەوشەی دواوە کە تاالێتێکی بچووکیان هەیە کە چوون بۆ ئەوێ یعنی کچەکەم فریان نەکەوت کە دانیشێت لەسەر ئاوەکە کە تۆپەکە لێیدا من کە یعنی بە دەنگی هاوار و چریکە و ناڵی هەر هەمویان کە هەمویان بێکە و هاواریان کرد و گریان و چریکە کە هاتمە دەرەوە وەم زانی دنیا بوو بە شەو یعنی هیچ ڕووناکایەک لەو ماڵە نەما هەمووی دووکەڵ و ئاگر و گڕ بوو ئیدی نەم دەزانی نە کچەکەم بگرم نا قژمان ئاگرەکەی لێ بکوژێنینەوە کە قژمان هەمووی ئاگری گرت یعنی نەگە من ئەوانەی ئەوێ هەمویان قژیان سووتە منیش کە هاتمەوە ئەوەی ڕاستی دێ لە مەیتی لە مناڵە بچووکەی خۆم کە تەمەنی مانگێک سێ ڕۆژ بوو دەگەڕام بەدەست گەڕام تاوەکو بە پشتیەکەی کە لە بستەریم دانابوو فەرۆ بوو بەو زانیم کەەوە
مناڵەکەی من لێ بەجێماوە ئیدی کە هاتم دیتم دەستم بە شتێکی نەرم و لینچ کەوت کە یعنی بڵین بەدەست مێشکی مناڵەکەم لە ناو دەستی خۆمدا بوو من هەڵم گرت تا هاتمە دەرەوە یعنی کە هاتم مێشکیم خستەوە ناو سەری ئیدی دوای ئەوە یعنی کە بینیم هەموو هاوار و گریان و هاوریان لێ هەستا کە بینیم لە ناو چیمەنەکە قەدریهان کە خێزانی کاک حەسەن بوو سکی هەژمانگانە بوو یعنی خۆی مرد بوو مناڵەکە لە ناو زگیۆکەوە یعنی هەڵدەپەڕی لە ناو زگی هەنە و پێستی زگی دایکی نەدەتەقان کا حەسەن کە لەسەری دانیش بوو دەگریا دەیگوت سەقۆیەکم دەرێ بازگی بکەمەوە مناڵەکە نەجات دەم کە هاتینە دەرەوە لەوێ من برایەکەم کە کاک ڕەحمان سیارەی پێ بوو لەو کاتی حادیسەکە هات ئێمەی سواری سیارەی خۆی کردو برنی بۆ ڕانیا لە ڕانیا من لە بەستەسێن لە ڕێگا کە بینی مناڵە ساواکەم بە باوەشمەوە کە گیانی دەرچوو دوای کچەپورەکەم نازەنی خان لە ناو سیارەکە لەسەر کوشنەکە پاڵ خرابوو ئەویش تەواو بوو دەستم لەسەر سکی بوو ئەوی زگی هەبوو زگی 5 بانگانە بوو حامیلە بوو کە ئەویش مرد و مناڵەکەی خۆم بە 1 دقە ڕوحیان دەرچوو ئیدی من بورام و ئاگام لە هیچ نەما وەختەیە کە بینی من لە ڕانیم لەسەر نەقالم بەڕێمان دەکەن بۆ سلێمانی لەبەرەوەی من نەزیفی داخلی بووم من و کەمالی برام و خاڵق و هەڵمەت ئەو چوارەمان هەر هەمومان یعنی برینەکەمان زۆر سەخت و بەڕێکراین بۆ سلێمانی لە سلێمانی کە ئێمە چوین بانگەواز کراوە بۆ خوێن و بۆ یارمەتیدارمان کە چوین خەستەخانەکە یعنی لەبەر خەڵک ئەوەندە خەڵک کۆبووەوە بەها یعنی بڵین بەهانای بریندارەکانەوە زۆر قەرباڵە بوو کە بردیانی نەژوورەوە بوو من هەر ئەو شەوە عملیات کرام کە بردیان مەژووری عملیات منیان لەسەر قەرێڵێک پاڵ خست بوو کە بینیم کەمالی برام لە تەنیشتم لەسەر قەرێڵ پاڵ خرابوو ڕیخەڵەکانی لەسەر قەرێڵەکە دانرا بوو زگی کرابەوە ئیدی قولانجێک لە ڕیخۆڵەکە ئێستافڕێ درراوە پارچە بەرمیز دڵدانی کەوتە ئێستاش کەمیز دەکا بە هەفتە دوو لۆرتان لە جیات بیست بەس خوێندا دەنێت کە برینەکەی ئەوەندە یعنی گەورە بوو ئیدیوا و دوای ئەمەلیاتەکەم دوای 4 ڕۆژ من کە هاتن مقابلەی منیان کرد بە چیوار لە هاتوو چۆنی بووە چۆن وات لێ هات وڵا یەکەم تۆپ بوو لە ناو شارەدا ئێمە لە مەرجە بووین لە ناوڕاستمانیدا ئەو تۆپانە لەکوێوە هاتن ئەو تۆپە گەورەکان بوو لە ئێرانەوە دەهات دوای ئەوە پەرستارێک هات بۆلام کە پەرستارەکە هات بۆلام کتی بە چیوار لە هاتووە منیش حاڵەتەکەم بۆ جێڕایەوە چەند دەقەیەکی پێچوو پەرستارەکە کە هاتە ژوورەوە کە بینیم سرنجێک بە دەستێتی لە پشت خۆی گرتبووی قەدری خان کە خوشکی هاوسەرەکەم بوو کچەکەم لانەی کە بردبوو لە دەرەوە پیاسی پێدەکرد بە هاوار و چریکەی من هاکتیەوە چی بوو کوتم نازانم ئەوە هات ویستی دەرزی لەنا ئاوەکەم کاکە من بکوژێت ئیدی دوای ئەوە کە یعنی بڵین ئەو پەرستارەمان نەبینیەوە ئێمە لە سلێمانی ئەمە زۆر لە سلێمانی لە خەستەخانە ماینەوە یعنی لەبەرەوەی حاڵمان باج نەبوو دوای ئەمەلیاتەکەش کە بەیانەکە من لە خەو هەستم کە بینیم سینگم هەمووی شیرە و تاوەکو بەرپێم شیر هات بوو کە مناڵی ساوم لە بەرمام بوو بە قەدری خانم وتم قەدری کوا کوڕەکەم بمدێ بە برسێتی مرد لەبەرەوەی کە من بردم بۆ بردم شیری پێ بدەم ئیدی گریا کری مناڵەکەت نەما هەستێکی زۆر ناخۆشم هەبوو زۆر یعنی یەکسەر تووشی نەزیێ بوو ئەو دەقە لە خەستەخانە کە دکتۆر عملیاتەکەی منی بۆ کرد یەکسەر باجیان کردم دەرزی ڤالیۆمی 12یان لە من دەدا ڕۆژانە خەوم لێ نەدەکەوت لەبەر ئازار و خەبەکان و کە خەوم لێ دەکەوت بە هاواری سەڵتەکەی ناوەزعەکە بە خەبەرداتم کە هەمویان چریکاندانی و هاواریان کرد ئێستاش کە دەچم بۆ ئەوم بۆ سەرقەبران تاوەکو ماوەیەک زۆر ئەمن یعنی شەوانە خەوم نییە هیچ ئەوێکم نییە لەبەر سەوت و هاواری ئەوان یەکەم جار کە عملیاتی گوێم بەکرا دکتۆر مؤەید لە سلێمانی بۆی کردم کە پەردەی گوێمی دانایە بە سەوتی تۆپەکە گوێم هەر نەک پەردەی ئەوە هەر نەماوە هیچی ئیدیوا بە دوای ساڵێک ئێسقانی گوێم هەمووی ڕەش بوو بەر ئینتیها بوو ئێستاشی لەگەڵ دای بکە بەردەوام خوێن و ئینتیهاب لە گوێی من دێت قەستەرم بۆ کرا کە تووشی یعنی ئەو حاڵەتە بووم دوای ئەوەی من کە ڕحمم دەرهات زەبرێکی زۆر گەورەش بە ڕحمم کەوت بوو کە دەری هێنا کە سیر دەکەن یعنی ناوسکی من ڕخەڵەکانم 52 تەقەلی هەیە حالیان ئێستا هەموو ڕخەڵەکانم تەقەڵە دوای ئەوەی دوای ڕحم دەرێنانەکە ئێستاوام لێ هاتووە میزدڵدانم وا تێک چووە ناتوانم میز بگرم ئەو باڵم پاسیتەیە هەناوم تایەتی فەقەراتم هەستەکانم تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ وە دەزانم ئەو دقەیە کە ئەو شتە لە ئێمە ڕوویداوە کاتێک کە دەڵێن یەکێک شەهید بووە یانی چێبرینداریان جوم لە دەنگی تەقەیە کە شتێکە یەکسەر هەموو دەستم دەست بە لەرزین دەکا ناوسکم ئازارێک پێیا دەکا هەستێکی زۆر ناخۆش لەبەرەوەی لەگەڵ ئەو شەهیدانە 12 کە سوکاری نزیکی منی لەگەڵدایە ڕاستە یعنی بڵین ساڵانە کە ئێمە یاد دەکەینەوە خۆشە یعنی چەند کەسێکمان لەگەڵدا بێت
دوای بەس کە سوکاری شەهیدان و بریندارانە کە لە ماڵی کا حەسەن ئەو یادە دەکەینەوە دەچینە سەر قەبران و دێنەوە ماڵی کا حەسەن. یعنی کەسێک نییە یعنی دوای ئەوەیان پێش ئەوە بێت لە ماڵە سەردانێکمان بکە قسەیەکمان لەگە بکە شتێکمان بکە یعنی بڵێن جوو لە هەستەکانمان بگرێت. بەردەوام تۆپباران دەهات لە ئێرانەوە لە ولاولاوە ئێمەش ڕۆژانە کە خەبەرمان دەبەوە لە ژێرزەمینەکان ژیانمان بەسەر دەبرد. ئەوە بوو بەیانی کە لە خەوەستین بەدەنگی تۆپباران بە خەبەراتین کە بە خەبەراتین چوینە ناو ژێرزەمینەکەی دوو ژێرزەمین لە تەنیش یەکتر بوو. ئێمە هەمومان لێ بوون شەوان لەوێ دەخەوتین نیۆڕان لەوێ نانمان دەخوارد. ویستم بێمە دەرێ بۆ ژێرزەمینەی ماڵی جیرانەکەمان بیریانە و بیریان هەڵکرد بوو بۆ ئاوی. بەس ئەوەن دەمزانی کە دەنگێکی زۆر بەرز هات دووکەڵ بەرز بووە. من لە پشت دەرگاکەی حەوشەی ئەوان ڕاوەستا بووم کە دووکەڵەکە بەرز بۆ وەک بتبەنە ئاسمان و بتهێننەوە. بەس ئەوەندە هۆشم لە خۆ کە دووکەڵ بەرز بۆ بە عەرزیدا کەوتم لە هۆش خۆم چوم هەروەها زانی مردم هەڵیاندا بوومە ناو جەنازەکانی سیاری کا حوسێن لە پشتی توێتە کاتێک کە لێیدام بەس هۆشم ئەوەندە هۆشم مەبوو ئەگەر هەر تەرمەکان هەر چوار دەورەم کەوت بوو دەنا هیچ هۆشێک قسەم نەبوو هیچ. بەس ئەوەندەیە مردووەکانم هەموو بینی بە 3 سەعات لەبەردەم ئەو خەستەخانەی خوێنم لەبەر ڕۆشتووە. ئەو جا دوایی ئەو هەموو ئەشعا پشتم هەر هەموو برین لەوانێ دەبرینی پێوە بێت. دوای ئەوەی پارچە هات بۆ ناو مەعیدەمەوە عملیاتی گەورەی مەعیدەیان بۆ کردم سپڵیان بۆ فرەدام پشتم ببینە شوێنی برینەکان پەنجەی دەچێتە ئەو دەستەمی هەموو دەچێتە ناوێ هێندە قوڵە هەتا ئێستاش ئەوە پارچەیە دکتۆر دەڵێ پارچەکان بۆ خۆیان سەر دەکەون. ئەو تا بە عملیات دەرم هێناوە 3 تەقەڵیاندا وەمزانی ئێسقانە لە دەسماتۆ بەڵام پارچە بوو. 4 مانگ من لە خەستخانەی ڕانیە مامەوە لەبەر ئەو برینداریم ینی هۆش و شتیوام نەبوو لەوانێ 10 سەندەم زیاتر لەسەر بێ. دوای بەڕیان کردم بۆ هەولێر لەوێش لە هەولێریش مانگێک مامەوە ینی 6 مانگ بە 7 مانگ من لەسەر جێگە بوو. ئەو کات کە تۆپەکە لیدام قسەکردم لە دەستدا بوو هەتا دوای 2 مانگیش نەمدەتوانی قسە بکەم. بە چەندەها دکتۆر هەر دەرونیە نیشناتەواو بووم هەتا دوای 2 مانگ وردە قسەکردنم بۆ گەڕایەوە. خوا ژیانێکی کەی پێبەخشیمەوە دەنا کەس بە تەمای من نەبوو هەرگە گوێم لە بردوماین دەبێ حاڵەتی نەفسیم تێک دەچێت. هیچ کەسێک نێ دیفاعمان لێ بکە ئەگەر کەسێک هەبا دیفاعی لێ کردباین نەدەبووینە قوربانی دەستی ئەوان. ئێمەش پێمان خۆشە وەگە وڵاتانە لە ئاشتیاندا بژین چەندەها ساڵە ئێمە لەبەر تۆپبارانی تورکیا و ئێران هیچ ژیانێکمان نییە هەتا ئێستا شەر بەردەوامن هیوادارم جارێککە دووبارە نەبێتەوە. دەنجیان بە وڵاتانی دنیا بگەینە بۆی کە حەق و مافێکیان بۆ بستێنن یان هەر هیچ نەبێ بزارن کە کەسانێکن کە قوربانیان داوە بەبێ ئەوەی هیچ تاوانێکیان هەبێت. وەلەو ئاخیرەشدا لەو شەڕە نەگریسانی ناوخۆدا دیارە خەڵکێکی زۆر سڤیل بوونە قوربانی یەکێک لەو قوربانیانە یان لەو ماڵانەی کە لە تەنیشت مزگەوتەکەی خۆمانە دیارە ماڵی بەڕێز کاک حەسەن و کاک حوسێنی
تۆپەکانی ئێران هەر بەردەوام و بە شەویش خەڵک لە ژوورەوە دەنووس دنیاش نەختێ گەرم و ئێمە خۆمان لە سەربان دەخەوتین کانی کچم ئەستێرەیەکی گەورە ڕاغزی کە ئەستێرەکە دنیا ڕووناکردەوە کتی بابەکتم بابەکتی ئەمن نامێنم بەڵام قەبرەکەم هەموو سەوزکە ئەوەندەشی پێ نەچوو خێزانیشم نەورۆز ڕەحمەدی وتی منیش نامێنم بەڵام تۆ خوای زرداچێک پەیدا مەکە منداڵەکان ئازابدا کەسێک پەیدا کە خزمەتیان بکە بۆ بەیانەکەی دەوروبەری سەعات دە و چارەک بۆ 20 دقە بوو تۆ بارە هەر مستەمر بوو ئێرانی سەرمان بەدرندا ماڵی کاکسمالیش دارەشمانی ژێرزەمینەکەی پڕبوو ماڵی حەسەنی بەران پڕبوو لەگەر ئازکا و کاتەهات بوونە دەرێ ئیسراحەتێک بتەن منیش ماتۆری ئاوەکەم هەڵکرد و ماتۆری کارەبا خەڵک بەفرنە بفرانە و ئاویان دەخواردەوە لە کاتی ئەو خواردنەوەکە تا تۆپێک لە ناو ماڵەکەی داین بوو بەهۆی 21 شەهید و دەبریندار منیش یەکێک لەوانە خێزانم کانی کچم براژنەکەم بەرهەمی برازم ئەمە چوارمان لەوانەدا لە ناو ماڵەکە هەر 21 شەهید لەبەرەوەی خوێنیان تێکەڵا بوو هەموو شەهیدەکان ناوبانجە هەیە بە ناویش کارەساتیش دڵتەزێنی شەهیدەکانی ماڵی حەسەن و حوسێن بوو منیش لەگەڵ خێزانم یادگاری ژیانی خۆم 7 ساڵ عیلاقەیەکی شەرعی عیلاقەیەکی ئەدەب و ئەخلاقیمان هەبوو دوای 7 ساڵ ژیانمان پێکەوە ناوخوا کانی داینە و کاڵی داینە هێندێک مناڵم پەیدا بوو بەڵام مەعەلەسەف بوو بەهۆی چرای کوژانەوەمان کانی لەدەست و خێزانم لەدەست و دوای ئەوەش ئێمە مۆنیمەتێکمان بۆ دروستکردن کە دروستمان کرد بە ناوی گۆڕستانی شەهیدانی شەڕی تۆپی ئێران ئەوەندەی پێنەچوو شەیەک لە دوامان هاتن وتیان مەزارەکەیان تەقاندێتەوە کە مەزارەکەیان تەقاندەوە بۆ دووهەم جار برینی ئێمەیان کولاندەوە هاتین تەماشامان کرد کە تەقاندوانەوە مەعەلئەسەف کە دەست لە مردوش ناپارێزێت جا لە هەر بواری سیاسی هەیە لە هەر بوارێکەیە بۆ هەر دەبێت ئێمە کە کوردین ئامان لێ بکرێ ینی گوناحنی ئێمە کە خەڵکی شارێک بین خەموو براو کەسی یەکتری بین خۆ بەخۆ دەستی یەکتر تۆ بارانێکی ئێران بتوانێت ئەوە 21 شەوی دەبریندارکە هەموو خەڵک بێدەنگ بێ بۆ هەموو ڕۆژێ هەموو کات و ساتێک ئێمە ئازارەکانمان لە دڵماندا پەیوەست دەبێتەوە دەکولێتەوە هەتا مردن ئازاری ئەوانە لە دڵمان دەرناچێت پارچەی سەری خێزانم بە سەقفەکەەوە بووە لا سەری کانی بە سەقفەکەەوە بووە لا دەستی مەڵاڵەکان ئەمەجار لە دەرگەی ماڵی حەسەن هێناومەتەوە ئێمە بووینە مزەحی هەموو کوردستان بۆ پارەی کفنەکە پارەمان پێنە بوو هەر کفنێک 1200 دینار بوو یەک گوارێن با بوو گوارەکەی تری بە جۆ نەمبینتەوە والله بە 720 دینار فرۆشتم پاشی هەفتەیەک هاتە خەونم نەورەزەوە بۆ ژوەکانت ئەی بووە سەر و پەرچێت باوەشی پێداکردم ڕاوەشاندم دەستی بە هاوار کرد بەسەرمدا تۆ گوارەکەت فرۆشتوم ئەوە حەقیقی شەڕی خۆمە دەزانم دیتە دەزانم پەککەوتە بەڵام ئەوە حەقیقی خۆمە والله ئیشمان کرد 5,000 دیناری سویسریم بۆ کردە خێر لە بری ئەوەی کە تاکە گوارەکەیم فرۆشتووە مەلایەکی مێردی پوورە چوم شتێکی ئەو حەقی ئەو تاکە گوارە لێدەستێنێتەوە کە ئەتۆ فرۆشتوتە بۆ هەر شتێکێت تۆ دەبێت پەیداکەیتەوە ئازار هەموو دەم لە دڵمدا چۆن ئازارێک هەیە جگەر گۆشەی خۆی پارچە بێ پارچەی سەری هیچ کەسێک هەیە تەحەمولیەوە بکە ئەی مام جەلال بۆ مانگریە کاک مەسعود بۆ مانگریە بابرینمان بۆ گریانە ساڕێژ بوو بەڵام ماوەیەک بوو ماوەکەی دیکە دەزان دەست کرایەوە بەشتی خراپ و ناخۆش هیوادارم ئەو ئازارانی ئێمە و میلەتی کورد بە یەکگرتن بە تەبایی بە برایەتی بە خزمەتکردنی شارەکان لە بیرمان بەرنەوە ئینشاءالله ڕەحمان هەر کۆڵان و جادەیەک بکرێ برینەکانی کەسوکاری شەهیدان هەرمان ساڕێژەوە ئینشاءالله ڕەحمان ماڵی خۆمان بوو هەستاین یەکێک لە شەهیدەکان هاتە ماڵیمە زۆر دەترسا کە دەبێت لەگەڵم بێ ماڵی کاکسمایلی ئەو بەرمان ژێرزەمینێکی گەورەیان هەبوو هەرچی جیرانەکانمان بوو لەوێ بوون هەستان ئەوم بردەوێ نەی دەوێرا بەتەنێ بڕوا لە بەرەوەی تۆپبارانەکەی قەڵاتزێ زۆر بوو ئەوم بردە ماڵی کاکسمایلی ئەمن کچەکەیان برادرم بوو چوینە ماڵەکەی لە ژێرزەمینەکەی نەماینەوە بەس ئەو بۆ خۆ لێ ژێرزەمینەکەی و چوو بۆ ماڵی مامە حەسەنم لەناو حەوشەکەی هەموویان دانیش بوون ئەمە لە سەرێ بووین لەگە کچەکەی کاکسمایلی گرمێکی گەورە هات ئەو خانوە گەورە لەریەوە چوینە ناو ژێرزەمینەکەی لە ناو ژێرزەمینەکەی شێوا بوو دەنگە دەنگ بوو
قاو قیژی ژنان دەهاتەوێ کە دیتم بابم دیت سیارەکەی دەبردە دەرێ ئەمە شەر پاڵیان بە خەڵکەکەیەوە دەنا نێنە دەرێ لەبەرەوەی تۆپبارانەکە زۆر بەقوەتی کرد هەستاین چوونە دەرێ کە چوم لە حەوشەی ماڵی مامە حەسەنم زۆر خەڵک شێوا بوو لەوێ قاو قیژ بوو هەرا بوو هەندێک بریندارەکانیان خستە ناو سیارەی بابم هەندێکیان هەر لە حەوشەی بەجێمان ئەوەی فریاکەوت بۆ خۆی سیارەی هێنا و بریندارەکانی برد لەو کارە ساتەدا داکەم خوشکەکەم ئامۆژنم کوڕەمامەکەم زۆربەی جیرانەکانمان خوشکی ئامۆژنەکەم بە خۆی و بە 5 منداڵیەوە یەکێک لە منداڵەکانی برادرم بوو شاهان عومەر میرزا لە ڕانیە تازیێمان بۆ دانان چکا لێرەکانە نەمان دەتوانی هەتا ئێوارەکەی ئەوانە ناژران بە ترس و لەرزەوە دوای تازیەی جەنابی مام جەلال لە دوی ناردین چوونە سلێمانی لەبێ زۆر پێشوازێکی گەرمیان لێ کردین لە سلێمانی هەتا هەندێک شعرم بۆ مام جەلالی خوێندەوە دەستی بە گریانێک کرد مام جەلال هیوادارم قەت شتی وا دووبارە نەبێتەوە چکە قەت لەبیر ناکرێت